مقتنع بین بەوەی کە ڕێخستن کارێکی ضروريە. ضرورەتی ڕێخستن چەندە لە سەرەتاوە کە قەناعەتمان پێی کردووە، ئەبێ قەناعەتیشمان بەوە هەبێ ئیدامە پێدانی بەقەدەر ئەو ضروریە و پێشخستنیشی بەقەدەر ئیدامە پێدانەکە ضروری. ئەمەش سێ ڕوکنی ترە. ضرورەتی ڕێخستن یەکەم جار چۆن قەناعەتت کرد بەوەی کە پێویستە خۆمان منەظەم کەین بە جۆرێک لە جۆرەکانی خۆ ڕێخستن. دوو مانگ جارێک دانیشین لە پاڵتۆک فقط بە PM تعارفەکەین لەگەڵ یەکتری، لە سەتاسەیەکانمان بۆ یەکتر کۆکەینەوەی نێرین، ژوورشینەکەین و سەوزەکەین، کتێبە چاپیەکەین، مجلەیەکە دەریەکەین، بەرەو تەلەڤیزیۆنە گەڕۆین، بەرنامەجێک زیاتر خەینە ئیش نازانم. المهم بە هەر وەسیلەیەک کە هەیە قەناعەتمان بەوە کردووە کە ضرورەتێک هەیە بۆ کاری ڕێخستنەکان. یعنی ئەم ڕەوتە پێویستی بە ڕێخستنێک هەیە کە ضروریە. ئەوانەی لە سەرەتاوە مقتنع بوون بەم ئیشە پێش 2-3 ساڵ لەمەوە پێش بۆ نمونە کابرا مقتنع بۆ بۆی کە ناکرێ هەر ئاوا ئێمە گەڕەلاوژەیەکە لەبەرە پێویستیمان بە ڕێخستنێک هەیە مە ضروریە. باش 2 ساڵ لەمەوە پێشتمان باشە بە منەظەم بین. هەندێ برا تەکمیلەی ساڵێکی کردووە لەگەڵمان هاتووە وەکو ڕێخستن و ئیش و کار و ئەمانە، بەڵام سارد بۆتەوە. لێرە پێویستی بەم قەناعەتە هەیە کە ئیدامە پێدانی ڕێکخستنەکە وەکو سەرەتای ضرورەتەکەی وابوو. لەبەر ئەم برا بەڕێزەی کە یەکەم جار قەناعەتی پێمان کرد و قەناعەتمان پێی کرد کە ڕێخستن ضروریە، ئێستاش پێویستە قەناعەت بە مەرحەلەی دووهەم و وەسفی دووهەمی بکە کە ئیدامە پێدانی ڕێکخستنەکەش ضروریە. ئەو نابێ وا بزانێ قیتارێکە خستوێتە ئیش و پاڵی پێوە ناوە ئیتر خۆیە ڕوە. نا، ئەبێ ئەوەش بزانێ ئەم قیتارە پێویستی بە سوتەمەنیەک هەیە کە خەڵوزی بەردین نەماوە ئێستا قووەتێکی کارەبایی ئیشی پێەکە، ئەبێ قەناعەتی وای بۆ دروست ببێت کە کۆمەڵێک شت ئیدامەی پێدە. لەبەرەوە ئیدامە پێدانەکەش ضروری. خاڵێکی تر برای وامان هەیە لە ڕەوتەکەیە کارە ڕێخستنەکەشی بەلاوە ضروریە، نەش پساوە، یعنی پەیوەندەکەشی نەپساوە، هەر ئیدامە پێدانەکەی ضروریە، بەڵام خۆی ساحەبی داهێنان نییە. دانانیشە لە هەفتەیەکە جارێک بیر کاتەوە سعاتێک بڵێ چی بکەم باشە بۆ ئەم ڕەوتە پێشتری خەم. مانگێک دانانیشە سعاتێ بیر کاتەوە بڵێ خەلەلی ئیشکردنی خۆم و ئەمبرایانەی لەم شاران چەندە، کامەیە چۆن لەگەڵ چیان مناقەشەیکەمە بۆی بیبینە پێشتر. نەک بڵێ با تەلەفۆنە بکەمە بزانم مامۆستا ئەڵێ چی. کەوابوو لێرە نوقتەی سێهەمە کە پێشخستنی کارە ڕێکخستنەکە ضروریە. ئەمەش دیسان هەر پلەکاریە، ئاستی خەڵکەکە هەر ئاوا جیاوازن. لەبەرەوە بێ ئەو کەسانەی کە فکرەکان بەلاوە پەسەندە قەناعەتیان پێکردووە، ئەو کەسانەی کە لە سەرەتاوە ڕێخستنەکان بە ضروری زانیوە، هیممەت بەرزن، پشو درێژن، هەستی مەسئولیەتیان بەرزە، زیاتر بە دینەکەوە پابەندن، بانگەوازە خواییەکەیان لەسەر شانە، ئەبێ ئەم هەستەشیان زیاتر بۆ دروست ببێت کە ضرورەتی ڕێخستن پێویستی بە ئیدامەکردن هەیە. ئیدامە پێدانی ڕێخستن پێویستی بە پێشخستن هەیە. ئەم پێشخستنە پێویستی بە داهێنان هەیە. ئەبێت تۆ بزانی لە ڕووی علمی نەفسی اجتیماعی، لە ڕووی علمی تەنظیمەوە، لە ڕووی ئیدارەوە، ئیدارە وەکو ڕقابە و تەوجیه بێ یان وەکو تەنظیم و تەختیتی بێ، پێویستی بەوە هەیە کە بزانین تۆ چیت لەبارایە تەقدیمێک.